الحمد لله رب العالمين، والعاقبة للمتقين، ولا عدوان إلا على الظالمين. أشهد أن لا إله إلا الله ولي الصالحين، وأشهد أن محمدًا عبد الله ورسوله، بلغ الرسالة وأدى الأمانة ونصح الأمة، وكشف الله به الغمة، وجاهد في الله حق جهاده حتى أتاه اليقين. خۆشەویستان، لە پایەکانی ئیمان گەیشتمانە پایەی ئەخیر کە ئەوش الإيمان بالقضاء والقدر، ئیمان بوون بە قەزا و قەدەر. دەفەرمێ وأن تؤمن بالقدر خيره وشره. قەزا و قەدەر دەبێ ئیمانمان بە هەردووشی هەبێ، بە هەردوو جانبەکەی، خێرەکەی و شەڕەکەی، باشەکەی و خراپەکەی، حلویه و مڕیه. قەزا و قەدەرمان هەیە شرینە، خۆشە، دڵت پێی خۆشە بێ، ئیمانمان پێیەتی. و هەندێک قەزا و قەدەرمان هەیە تاڵە، شەڕە، خراپە، ئیمانمان بەهۆش هەیە. هەمووی لەلایەنی خوای پەروەردگارە، دەبێ ئیمانمان بە هەردوو جانبەکە بێت. ئیمان بالقەضاء والقەدەر زۆر گرنگە، بەڵام بەداخەوە لە کۆمەڵگای ئێمەی موسڵمان خەڵکێکەیە شوبهاتی بۆ پێیا بووە، خەڵکێکەیە وەکو پێویست ئیمانی پێی نییە. دەبێ ئاگادار بین، دەبێ ئیمانمان پێی هەبێت. هەندێکەیە کە لێن کەوتەتە ناو ئیمانەکەی لە بابی قەزا و قەدەر، هەیە ئیمانەکەی لە دەست داوە، ئیمانی بە قەزا و قەدەر نییە، بووەتە قەدەری، ئاگای لە خۆی نییە. کە فێرقەیەک بوو پەیدا بوو، ئیمانیان بە قەزا و قەدەر نەبوو، وتیان ئەنە الئەمرە ئونف، یعنی خوای گەورە علمی نییە کە شتەکە ڕۆدا، کە ڕوویدا ئەو جازانێت، وەالعیاذ بالله. ئەمە غولاتی قەدەرەکان وایەنەوت. بەڵام ئێمەی ئەهلی سوننا دەبێ عەقیدەمان وا بێت، ئیمانمان بە قەزا و قەدەر هەیە، بە هەردوو جانبەکەی، خێر و شەڕەکەی، ئەوەی کەوا باشە، ئەوەشی کەوا خراپە. زانایان دەفەرمون ئەوەی کەوا لە کەونا ڕوو ئەدات دەبێ عەقیدە و بیر و باوەڕت وا بێ بە تەقدیری خوای پەروەردگارە، قەزا و قەدەرە. چونکە خوای تەعالا فەرمێ ئینا کل شەیء خەلەقناه بقەدەر. دەبێ ئیمانمان پێ هەبێت. بەڵام خەوض و قوڵبوونەوە لە بابی قەزا و قەدەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئینکاری لێمان کردووە. فەرموویەتی ئەوە مەکەن، فەرموویەتی ئیذا ذوکر القەدەر فەئەمسیکوا. ئەگەر باسی قەزا و قەدەر کرا ئیمانتان پێی هەبێت، بەڵام زۆر مەچنە قوڵایەکەی، چونکە هەندێک شوبهات و دوودڵیتان بۆ دروستە بێت. ئەوە مەکەن، ئیمانمان پێیەتی چۆن لە قورئاناتە، چۆن لە فەرموداتوە کە ئێستا دێین لە ماوەی دەدەقە چارەیەکە تەفسیری بێدن، ئیمانتان بەوە بێتەوە تۆ کەسێکی ئیمانداریت. کە مەراتبی قەدەر چوار خاڵە، ئەم چوار خاڵە لەبەرکەن. ئیمانمان پێی بوو، ئیمانەکەمان تەواوە. یەکەم العلم، واتە علمی خوا. دووەم الکتابە، ئەو علمە خوای گەورە نووسیەوە لە کتابێک کە دەین باسیەکەین. سێم المەشیئە، واتە ویست و مەشیئەتی خوای تەعالا، خوای گەورە هەم مەشیئەتی هەیە، ویستی هەیە، هەم ئیرادەشی هەیە. چوارەم الخەلق، خوای گەورە دروستی کرد، والله خلقكم وما تعملون. ئەم چوارە لەبەرکەن، ئەمە بە پوختی ئەو جادەین تەفسیلی پێدەین. یەکەم العلم، ئیمانمان هەبێت بە علمی خوای تەعالا. خوای گەورە علمی خوای تەعالا ئەزەلیە، ئەبەدیە، قەت گۆڕانکاری بەسەرا نایەت، یعنی سەرەتای نییە و کۆتاییشی نییە علمی خوای تەعالا. والله ئەحاط بكل شيء علما. چوار دەوری داوە. خوای گەورە ئەزانێت پێش ئەوەی ئێمە دروست بین، یاخود ئەرز و ئاسمان دروست بێت، من کێم و ناوم چییە و چەندێک ئەژێم، ڕزقم چەندێکە، موسڵمانم کافرم، حتا ئەو ڕۆژەی کە ئەکرینە ناو قەبرە، تا ئەو ڕۆژەی کەوا فەریق فی الجەنە و فەریق فی الساعیر. ئەوە علمی خوای تەعالایە. ئەوەی کەوا لە کەونا ڕوودات، خوای تەعالا فەرمێ وعنده مفاتيح الغيب لا يعلمها إلا هو.
ويعلم ما في السماوات ما في البر والبحر وما تسقط من ورقة إلا يعلمها ولا حبة في ظلمات الأرض ولا رطب ولا يابس إلا في كتاب. دفرمي كاتيك قلايك لدارك أوري ديت خواروا كاتيك حبيك شكراك شين بيد لزوي أو العلمي خوايا. عبد الله يكون عباس فرمي أو علمج نسراوة تنانت كاتيك دست بو إيرابي دست بو جيرفانا بيت كاتيك بالاكوي كاتيك دست جوليني أمانة همي نسراوة أم كسر رزقي چۆنە چەندێک ئەژێ و حەجەکایان ناکە هەموو ئەمانە نووسراوە دەبێت ئیمانمان پێ هەبێت کەواتە علمی خۆی تەعالە وایە دەفەرمێ ما يكون من نجوى ثلاثة إلا هو رابعهم أو علمی خۆیە دوو کەس قساکەن سێمیان خۆیە سێن چوارەمیان خۆیە ولا أدنى من ذلك ولا أكثر يعني ولا أكبر لو كمتر لو زياتر إلا هو معهم أينما كانوا بهر شو بري خواهي قولي لقلتها بعلمي لقلتها كواتا دبي عقيدة من وابي كخواهي قولي علمي هي أم علما نسراوته وخواهي قولي دزانيت كان الله يعني أم علمي خوي تعالى ما يكون شير ودات وشون ولا شو وبتشي شوازك حمو أمانة بالتفصيل لعلمي خوي تعالى هي نايل لنا وكان خوي تعالىش العليمة باش أم علمك أم علم خوي تعالى هات لكتابك نسيوا ناوينا لوح المحفوظ للوح المحفوظ خوي تعالى فرمي يمحو الله ما يشاء ويثبت وعنده أم الكتاب أم الكتاب لوح المحفوظة حتشي علم زانستيا وكل حديثها هاتوها خوي تعالى فرمي أول ما خلق الله القلم يا غمري خاصة أصنبه من باسكا ده فرمي السرطة خوي تعالى قلمي دروس كر بيانوس فرمي اكتب بنوسا قال وما أكتب قلم كوت قصا نقل خوايا قفتو كرت وتتشي بنوسم قال اكتب مقادير الخلق إلى يوم القيامة فرموي حتشي قضاء وقدر هي بسر مخلوقات دي لآسمان لزوي حر هموي بنوسوها تاك روجي قيامت هيشتا أرزو آسمان دروز نكراوا هيشتا إيما هاد بول مانية هموي نسرايا وهموي تومار كراوا في كتاب لكتابك خوي تعالى نسيوا لشوية لا لوح المحفوظ لحديثك فرمي إن الله قدر المقادير قبل أن يخلق السماوات والأرض ب50,000 سنة خوي قورا أندازي دانا بو مخلوقاتي قضاء وقدري كيشا بو مخلوقاتي برلوي آسمان وزوي دروسكا بچنك 50,000 سنة ب50,000 صال برلوي أرزو آسمان دروسكا همو تقديري مقاديري خلايق نسرائيو أو لوح المحفوظة فريشتكان جنازان شيتا غيبية دبي إيمان ما فيها بيت بويا تقديري يومي من هي قضاء وقدري يومي وقضاء وقدري سنوي من هي روجانا إما قضاء وقدر من بسر هذه فريشتكان يبانشان من إنوسن ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد لآيات شترا فرمي كراما كاتبين يعلمون ما تفعلون هم ينسنوا توماريكا إنا كنا نستنسخ ما كنتم تعملون تقديري سنوي من هي أولا كيك هي لما نجي رمضان للشبي بستحوت أيبونا مدراوا إنا أنزلناه في ليلة القدر قدر دو تفسيري هي واتا قدر لريزو حرمته واتا وتفسيري دوميان لا قضاء وقدره هاتا واتا تقديري خلايق كري لو شويه بوي انسان دبي خوي ماندوكا لو دشو نازن كي شوي ليله القدر
بۆ ئەوەی قەزا و قەدەری باشی بۆ بنووسرێت وەکاتێک قەزا و قەدەری خراپت بۆ نووسرێت گلەی لە خۆت کە چکە خۆت کەم تەرخەم بوویتە دوعات وەکو پێویست نەکردووە عیبادەتت وەکو پێویست نەکردووە گلەیەکە لە خۆت کە بۆیە قەزا و قەدەری سەنەویمان هەیە لە کتێبان نووسرێ و ڕۆژانەشمان هەیە ئەوەی لە لەوح المەحفوظە خوای گەورە گۆڕانکاری بەسەرا ناکات دەفەرمێ ما يبدل القول لدي ئەوەی کە وتمە و بڕیارەم لەسەری داوە في كتاب من قبل أن نبرأها دەستکاری ناکرێت بەڵام ئەوەی کەوا لای فریشتەکانە ئەوە يمحو الله ما يشاء ويثبت ئەوە محو ئەکرێت ئەوە ئەسڕێتەوە و دەستکاری ئەکرێت بە ئیزنی خوای تەعالە بۆیە لە فەرمودەیە هاتووە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ ئەگەر عەبدێک تاوان بکە هەتاکو 6 سەعات خوای تەعالە بە فریشتەکانە فەرمێ جارێ مەینووسن مۆڵەتی دەنێ بەشکەم تەوبەی کرد و گەڕایەوە کەواتە تا 6 سەعات خوای گەورە دەرفەت دەداتێ ئینسان بیرێ بکاتەوە بەخۆیان بچێتەوە من ئەم هەڵەیەم کرد تەوبە بکەم استیغفار کەم ئەمەش کتابەیە ئیمانمان پێیەتی خاڵی سێیەم مەشیئەته سبحانه وتعالى خوای گەورە و علمی کەوا هەیبوو کە کردێنە ئەو کتێبەوە کە نووسیەوە ئەو جا ویستی خوای گەورە ژوا بوو کەوا ئەو علمە ئەو کتێبە هەبێت و مەخلوقات دروست بێ ئەرز و ئاسمانش دروست بێت و خێر و شەڕش ڕوو بدات بۆیە ئیمانمان بە هەردوو جانبەکەی هەیە ئیمانمان بە هەردوو جانبەکەی خێر و شەڕ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ والخير في يديك والشر ليس إليك أما تأدبا خوای تعالى خالقي خير وشر خير وشر خوای گەورە دروستی کرد ئێستا شەیطان چییە خێرە شەڕە شەڕە دروستی کرد ئادەمش خەیڕە پێغەمبەرە دروستی کرد خوای گەورە هەردووشیانی دروست کرد بۆ ئیمتیحان و تاقیکردنەوەیە بەڵام ئەدەبەن شەڕ نادەینە پاڵ خوای تعالى دەڵێن والشر ليس إليك ها خوای تعالى فەرمێ والذي يميتني ثم يحيين دعاء فرميشي وإذا مرضت فهو يشفين مرضكي بولاي شبرت بولاي خوي وإذا مرضت فرمي فهو يشفين من نخوش كوتم يعني نيو تأدبا خوايته من النخوش قصد أما أدب لك الخواي تعالى خواي قولوا فيرمانا كات نخوش كوين ضلين بلي خواي قولوا مني نخوش كردو بلام أدبا نايدهم بالخواي تعالى تبي عقيدة ما نوابت خواي قولوا ويستي هي بلي ويستي هي أي إيمي عبد ويست مان هي بلي إيمش ويست مان هي بلام ويستي خواي تعالى لسروي همو ويستكانا خواي تعالى فرمي وما تشاءون إلا أن يشاء الله رب العالمين ئێوە ناتوانن ویستان هەبێت جێبەجێکەن ویست و ئیرادەی ئێوە ئیلا لە دوای ویستی خوای تەعالە چونکە دوو فرقە پەیا بوون جەبریەکان و قەدەریەکان جەبریەکان وتیان ئێمە خوای گەورە خۆی ئەمان جوڵێنێت و ئەمان هێنێ و ئەمان بات ئێمە مەجبورین ئاسە خەڵکێکمان لێ پێیا بووە ئەو عەقیدەی هەیە زینا ئەکا نوێژ ناکاڵی بۆ نوێژ ناکەڵە وەڵا خوای گەورە لەسەرم نووسێتی نەتان بیستۆمە ئێوە غەڵەتە چۆن خوای گەورە لەسەرت نووسێتی ئەڵێ خوای گەورە ویستی وابوو ئەڵێن باشە خوای گەورە ویستی بۆ تۆدا نەناوە تۆ مەشیئەتت هەیە یان نا ئەڵێ بەڕۆڵا هەمە چۆن نیمە دەی ئەڵێن ئەگەر تۆ نیتە دوکانەکەت مەکەرەوە ژن مەهێنە سیارەکەت دامەگرسێنە ئەوە ویست نییە ئەوە ئیرادە نییە سلب لە سیارەکەت دەی لە ماڵ دەرەچێت لەسەر دوکانەکەت بۆ کەسابەت بۆ دنیا ویستی هەیە عیبی نییە بەس بۆ دینەکەی ئەڵێ وەڵای خوای گەورە لەسەرم نووسێتی من بۆیە نوێژ ناکەم ئەوە خۆڵ خەڵەتانە و خۆڵکردنە چاو و فێڵە و مەداخلی شەیطانە شەیطان هەڵی خەڵەتاندووە لەولاشەوە قەدەریەکان وتیان بابە قەزا و قەدەر نییە خوای گەورە علمی نییە کاتێک شتەکە ڕوئەدات عەبدەکە ئەنجامێدات ئەوجا ئەزانێت ئەمەشیان کوفرە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ القەدەریەة مەجووس هذه الأمة مەجووسی ئەم ئومەتە قەدەریەکانن ئەوانەی کە ئینکاری قەزا و قەدەرەکەن عەبدوڵڵای کوڕی عومەر گەیشت بە دوو پیاو وتی ئەی ئیبن عومەر
قەومانێک لا ئێمە پێیابوونە لە کۆ لە بەسڕە ئەم بەسڕای عێراق ناوی معبەدی جوهەنیە کەمە یەکێکە لەوانەی کەەوە ئینکاری قەزا و قەدەر کرد دەڵێن ئەن الأمر أنف وأنه لا قدر ئیمانیان بە قەزا و قەدەر نییە چی بکەین چیان پێ بڵین فەرمووی ئەگەر گەشتن بەو قەومانە بڵێ عەبدوڵای کوڕی عومەر بەریە لەوانە ئەوانش بەرین لە من کاتا گەشتن بەو جۆرە کەسانە سەلامیان لێ مەکەن چۆن ئیمانت بە قەزا و قەدەر نییە تۆ موسڵمان نیت ئەی تکوا ئیمانەکەت ئەمە خاڵی سێیەم مەشیئەتی خوایە وما تشاءون إلا أن يشاء الله چوارەم ئەخیر خەلقه لها خوای گەورە خەلایقی دروست کرد وصفاتی خەڵقەکانشی دروست کرد و کردەوەکانشی هەر خوای گەورە دروستی کرد کردەوە والله خلقكم وما تعملون خوای گەورە هەم ئێوەی دروست کرد و عمل و کردارەکانی ئێوەشی دروست کردووە دەبێ عەقیدەمان وا بێت کەواتە إن كل شيء خلقناه بقدر ئێستا لێرە پرسیارێک دێت ڕەنگە لە زهنی یەکە بە یەکەیەتان بێت ئێدە بڵین کەواتە مەوزوعەکە قەزا و قەدەرە علمی خوا لە کتێبان نووسراوە و ویستی لەسەر بووە و دروستشی کردووە ئەیتر بۆ من سزا بدات وەنیە دەڵێن خوای تەعالا ئەمە علمی خوایە تەشبیه نەبێت نمونەیەک دێنینەوە کابرایەک سیارەیەک دروست دەکات مەکینەیە دروست دەکات ئەڵێ ئەم مەکینەیە تا 20 ساڵ گرنتیە دەم من خۆم دروستم کرد ئەزانم ئەم مەکینەیە چەند ساڵە ڕات و چەند ساڵ ئیشەکات بەڵام لە دوای 20 ساڵ گرنتی نادەم فعلا ئەم مەکینەیە تا 20 ساڵ عاتڵە بێت لە دوای 20 ساڵ خاوەن سیارەکە دێڵێ کاکە وەڵای خەتای تووە بۆ تۆ دوای 20 ساڵ ئەم مەکینەیە تێکەچێت دەڵێ بابە ئەمە خیبرەی خۆمە بە پێی ئیشەکەی خۆم بە پێی ئەزمۆنی خۆم من ئەزانم ئەم مەکینەیە چەند ساڵە ڕوات ئەجینا من تێکم نەداوە ئەمە نمونەیەکی بەسیط نمونەیەتر دێنینەوە مامۆستا دێتە ناو قوتابخانە تەڵەبەکانی بینێت سەرەتای دەرسە تەڵەبەکانی خوێنێتەوە هەفتەیە مانگێ دەرسی داوەتەوە جەدوەلی لای خۆیەکە ناو قوتابیەکانە نووسێت زەید عەمر ئەحمەد مەحموود هەموویە نووسێت باشە دەرەجەیان بۆ دانات ئەزانێ ئەحمەد زیرەکە 100% دێنێتەوە مەحموود 80 دێنێتەوە محەممەد 70 دێنێتەوە هەموو ئەمانە لای خۆی نووسێت مامۆستاکە دەرسەداتەوە ڕۆژی ئیمتیحانات دێڵێ قەڵەم و قاغەز دەرکەن ئیمتیحانتانەکەم باشە کە ئیمتیحانیانەکە فعلا ئەحمەد 100 دێنێتەوە مەحموود 80 دێنێتەوە ئەو 70 دێنێتەوە ئەو 60 دێنێتەوە 50 دێنێتەوە ڕاستمە بێت تەڵەبەکە ئەڵێ چی ئەڵێ وەڵای مامۆستا تۆ زوڵمت لە من کرد ئەڵێ بۆ ئەڵێ چونکە تۆ لە دەفتەرەکەت نووسی بوو من 80 دێن من 40 دێنمەوە یان 30 دێنمەوە یان من 0 دێنمەوە دەڵێن نا ئەوە علمی من بوو کە زانیم تۆ 40 دێنیتەوە چونکە من خوێندنەوەم هەبوو بۆ تۆ ئەزانم مەسیری تۆ چییە نووسیمەوە بەڵام تۆ ئیمتیحانت کرد تۆ مەشیئەتت هەبوو ویستت هەبوو ئیرادەت هەبوو خۆت ئەو ڕێگایەت هەڵبژارد ئەتوانی بخوێنی سەعی بکەیت 100 بێنیتەوە بەڵام خۆت سەعید نەکرد وخوای تەعالاشە فەرمێ چی ئینا هەدەیناه السەبیلە ئیما شاکرا وئیما کەفورا دەفەرمێ ئێمە دوو ڕێگامان بۆ ڕوون کردوتەوە یان ڕێگای هیدایەت یان ڕێگای خراپەکاری ئەو دوو ڕێگایەت هەیە ئێستا من پێت دەڵێم بەو ڕێگایە مەڕۆ ئەو ڕێگایە چەتەی لەسەرە تۆ ڕەڵی قەینا لێوە ڕۆم ئاخر تووشە بی برا بەڵام خوای تەعالا فەرمی ئەمە ڕێگا ڕاستەکەی وأن هذا صراطي مستقيما فاتبعوه وەرە شوێن محەممەد کەن صلی الله عليه وسلم شوێن صراط المستقيم کەون ئەتانگەێنێ بە بەهەشت ڕزگارتانە بێت بەڵام تۆ لێی لادا دۆیاڵێ وڵای قەزا و قەدەرە دۆیاڵێ وڵایی قەزا و قەدەرە بۆیە خەلەلەکە بۆ کوێیە خۆت ئیمتیحانت کرد وەرەقەم نایە بندەست و مودەشم پێدا زوڵمم لێت نەکردووە لە ماوەی 2-3 مانگ گوتم بخوێنن بۆ خۆتان ئیمتیحانتان هەیە ئێخوای گەورە ئێمەش ئێستا ئێمەی دروست کردووە لە علمی خۆی نووسێتی
فڵانە کەس شەقیە یان سەعیدە بەدبەختە چارەنووسی بۆ کوێیە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ ئینسان کە دروست بوو لە سکی دایکی لە ڕەحمی دایکی فریشتە ئەنێرێت سێ چوار شتە نووسێت بکەتبی ڕزقیه وأجله وشقي أم سعيد عملي أجلي رزقي شقي يان سعيدة رزقك تشنيك لدنيا خواهي قرأي نسيت باشا عملت شيئا مسلماني يان كافري مآلي تو بو بهشت يان بو دوزخة بدبختي يان بدبخت نيت حمو أمانا نسراوة هشتا تو ناجي تدو دنيا أما علمي خواهي قرأ أزاني تو شيد بسردت بەڵام لەگەڵ ئەوەشە کە هاتیتە دنیا ویستی پێتدا ئیرادەی پێتدا مۆڵەتی پێتدا ڕێگای ڕاستی بۆ ڕوونەوە کردو پێغەمبەرانی بۆت ناردووە قورئانی بۆت داگردووە ئەجا لەبانەوە شەوڵێ وەڵای خۆی گەر ویستی وا بۆ من گومڕا بکات من سەر لێ شێوا بکات سەی ئەم زوڵمەکە خۆی گەورە تەعدای لە کەس نەکردووە زوڵمی لە کەس نەکردووە ئەو پەڕی عەدالەتە علمی خوا کتابەتی خوا مەشیئەتی خوا لەگەڵەوەشە ئێمە مەشیئەتمانەیە وخوای گەورەش والله خلقكم وما تعملون أما بكرتي إن شاء الله عقيدة من وابي أو إن شاء الله لبابي قضاء وقدر رزقار من بو إيمان دارين والحمد لله وصلى الله وسلم على رسول الله وبارك الله فيكم.